ئەمەی بۆ دەست پێ بکەم کەمێک پێشێستا بینەری پارچە ڤیدیۆیەک بووین کە باسی لە ڕوویەکی ژینگەی شاری سلێمانیە کرد بە تایبەت تانجەڕۆ بەڕێزت ئاگاداری تانجەڕۆی لەوێ چی ڕوئەدات بۆ تا ئێستا هەوڵێکی جدی نەدراوە بۆی کێشەی تانجەڕۆ چارەسەر بکرێت. پێشێکی دەستخۆشیتان لێ ئەەکەم هەم بۆ ڕێخستنی ئەم دیدارە و بۆ هێنانە پێشەوەی پرسێکی زۆر گرنگی وەکو ژینگە سوپاسی ئامادەبوانەکەین و زانکۆی سلەیمانی بۆ میوانداریەکەی. بێگومان ئاگاداری تانجەرۆین و یەکێک لە هۆکارەکانی کە ئاگاداری ئەو کێشەین کە پێوترێ کێشەی ژینگەی تانجەرۆ کار و چالاکیەکانی ڕێکخراوە ناحکومیەکانە، ژینگە دۆستەکانە کە توانیویانە لە ڕێگاکانی خۆیانەوە و ئەمڕۆ هەندێک گروپی ڕەنگ بۆ نمونە و گروپەکانی تریش کە توانیویانە ئەم پرسە بەرز بکەنەوە بۆ ئاستێک کە ئێمە لە حکوومەت پەرلەمان جیهەتە فەرمیەکان ڕەنگ بێ ئاشناتر بن بە ناوەڕۆکی کێشەکە. بێگومان کێشەیەکی گەورەیە، کێشەیەکی خەتەرناکیشە. ئەگەر چارەسەر نەکرێ ئەبێتە مای خەتەرێکی گەورە بۆ سەر شارەکەمان، وڵاتەکەمان و ئایندەمان. بەڵام هەنگاو نراوە بۆ ڕاگرتنی و دوای چارەسەرکردنی. خۆتان لە ڤیدیۆکە بینیتان ئەو بەڕێزەی کە باسی کرد سەرچاوەی کێشەکە چییە؟ سەرچاوەی کێشەکە ئەوەیە کە هەموو خۆڵ و خاشاکی ئەم دەبەرە لەوێ کۆ بێتەوە، هەموو ئاوەڕۆی ئەم دەبەرە لەوێ کۆ بێتەوە. بۆیە سێ بەرنامە هەیە بۆ چارەسەرکردنی. یەکەم کە بەرنامەیەکی تام بڵێم تا ڕادەیەک درێژخایەنە، ئەویش ئەوەیە کە ئێمە پێویستمان بە وێستگەی پاڵاوتنی ئاوەڕۆیە کەەوە مەشروعێکی گەورەیە و چەندین ساڵە هەوڵ دراوە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت و چەند ساڵێک لەمە پێش لە بیرمە حتا کۆمپانیایەکی بەریتانی هاتبوونە سەرخەت، بەڵام تووشی هەندێک کێشە بوون لەو پرۆژەیە، بۆیە پرۆژەکە بڵین نەکەوتە باری جێبەجێکردن. ئەوە زۆر پێویستە و ئێمە لێرە ڕای ئەگەێنین کە ئەمە پرۆژەیەکی استراتیجیە کە بە شێوازی PPP لەگەڵ بڵین هاوبەشی کەرتی تایبەت و حکوومەت ئەکرێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام بدرێ. ئەوە بەشێکێتی. بەشێکی تریشی پێم وایە دەست پێکراوە بۆ چارەسەرکردن، ئەویش مەوزوعی ریسایکلینگە. ئەوە خۆشحاڵم لێرە کاک زرنگە بینین شەریکەی ئیکۆسم کە بەشێکە لە گروپی کۆمپانیەکانی فاروق هۆڵدینگز کە دەستیان پێ کردووە ئەمڕۆ بەتوان پێم وایە 700 تەن خۆڵ و خاشاک ریسایکل ئەکرێ و توانای وەرگرتنیان زۆر زیاتر لەوە. ئینشەڵڵا حکوومەت ئەو هەندێ ڕێکاری ئیداری هەیە کە بۆیان چارەسەرەکەین ئینشەڵڵا ئەوان بتوان تاوی تاقی خۆیان سەرف بکەن. ئەو مەوزوعی ریسایکلینگە دەتوان بڵێم شتێکی نوێ بۆ کوردستان، نوێ بۆ سلەیمانی و شتێک نییە کە تەنها کۆمپانیایەک بە تەنها توانێت بیکە، ئەبێ هاوڵاتیش بەشدار بێ، کۆمپانیەکانی کە خۆڵ و خاشاک کۆکەنەوە هاوکار بن، بەشدار بن. ئەمە بەشێکی عیلاجەکە. بەشی سێ هەمیشی پەیوەندی بە وردبینیکردنە. ئەوەش لەلایەن حکوومەتەوە بەڕێوەبەری دەستەی ژینگە کاکدیار کە لێرەیە کەسێکی بەڕێزە و خەمخۆری مەجالەکەیە کە وردبینی ئەو کارگە و کۆمپانیانە بکەن کە لەو دەبەرە ئیشەکەن کە پاشماوەکەیان باش ئیدارە بدرێ و نەبێتە مای خراپترکردنی ئەو دۆخە. پێم وایە ئەو سێ هەنگاوە هاوتەری لەگەڵ هوشیارترکردنی هاوڵاتی، پێم وایە ئەوەش کە ئیشی بەڕێزی وەکو ئێوە بە ڕێخستنی دیداری وەکو ئەمە ئیشی بڵین ڕێکخراوە ناحکومیەکان کە دائیمە هوشیاری ئەدەن بە هاوڵاتیان، پێم وایە پێکەوە بە هاوکاری میدیاشەوە، تەمان نابێ میدیامان لەبیر چێ، بە هاوکاری میدیاوە، کۆمەڵگای مەدەنی، میدیا، بڵین چالاکوانان، حکوومەت، پەرلەمان، ناوەندی توێژینەوە و خوێندنی باڵا، پێکەوە لەگەڵ کەرتی تایبەت
ئەتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین. دەست خۆش بێ بە وەڵامەکانت لەگەڵ هەمویان ڕازیم. بەدڵنیاییەوە بەڕست کاقوبات منەمێ ئەو بڵم کە بەپێی ئامارێکی ڕێکخراوی گرینسپیس بۆ ساڵی 2009 شاری سلێمانی بێکێک لە پاکترین شارەکانی عێراق هەژمارکراوە لە ڕووی پاکی ژینگە و ئاوهەواکەیەوە. بەڕێستان بەم بەراوردکردنە تەنها لەسەر ئاستی عێراق ڕازین یاخود ئەوەی کە خۆتان زۆربەی تەمەنتان لە دەروی کوردستان بەسەر بردووە طموحی ئەوەتان هەیە کە کار بکەن بۆی شاری سلێمانی بەراورد بکرێ بە شارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان نەک بە تەنها بچووک بکرێتەوە لەسەرەوەی بەراورد بکرێت لەسەر ئاستی عێراق. پێشێکی جێی خۆشحاڵیە کە سلەیمانی ئاستی یەکەمە لەسەر ئاستی عێراق یەکەمە. ئەمە جێی دەستخۆشیە بۆ حکوومەتی خۆجێی جێی دەستخۆشیە بۆ دانیشتوانی شاری سلەیمانی. خۆم کەسێکم کە عادەتەن ناتوان بڵێم بە هیچ شتێک ڕازی نیم دایمە بێت طموحت باشتر بێ دایمە باشە ئەمڕۆ لەسەر ئاستی عێراق یەکەمین ئۆکەی باس بینە لەسەر ئاستی ناوچەکە یەکەم بین. ئەگەر توانیمان لەسەر ئاستی ناوچەکە یەکەم بین با تۆزێک ئەو بازنە فراوانترکەین. ئەگەر ئێمە پاڵ بدەینەوە و بڵین وەڵڵا ئەوە یەکەمی لەسەر ئاستی عێراق و ئیتر ئیشی بۆ نەکەین هەنگاوی بۆ نەکەین ڕەنگ بێ سپەینێ شارێکی تر بێتە پێشەوە و پێش سلەیمانی بکەوە و ببێ بە یەکەم. بۆیە نابێ قەت ڕازی بین قەیناکە دەستخۆشی بکەین لەو کەسولایەنەی کە شایەنی وەرگرتنی دەستخۆشین بەڵام ئەبێ دائیمە هەوڵ بدەین سپەینێ لە دوێنێ باشتر بین. دەستخۆش قوبات تاڵەبانی بەڵێ پشگیری گەنجەکەیت بەڵێ پشگیری بەرداوامی ژنانەکەیت ئەمانە کۆمەڵە خاڵن کە ئێمای بینین. مووقیف لێرە و لەوێ زۆر بووە دەربارەی ئازادی ڕادەربڕین ئەمانە و کۆمەڵێک تەوەری تر بوون بە پلانی استراتیجی تۆ وەکو جێگری سەرۆکی حکوومەت. بەس بۆچی ژینگەل و پلانە استراتیجیەدا نەبێت؟ خۆی بە ئێترافێ بکەین ئێمەی سیاسی ڕاستە هەندێک بیر و باوەڕی خۆمانمان هەیە ینی هەندێک مەوزوع و مەبدە هەن کە ڕەبتیان بە شەخصەوە هەیە. مەوزوعی ئازادی من بە حکمەوەی لە بەریتانیا گەورە بووم لە ئەمریکا ئیشم کردووە مەوزوعی ئازادی بەشێکی سروشتیە لە ژیانی خۆم ینی لامس غەریب نییە خەڵک ئازاد بێ ڕەئی خۆی دەربڕێ ڕەخنە بگرێ ڕەخنە لە من بگرێ بۆ ئەوە بەشێکە لە سروشتەکەی خۆم بەپێی ئەو پەروەردەی کە هەم بووە. مەوزوعی جەندەریش مەوزوعێکە کە ڕاستە نزیکە لە ویست و باوەڕی خۆم لەبەرەوەی کە خۆم لە ماڵێکا پەروەردە بوومە کە ماڵەکەم خۆی هاوسەنگی جەندەرێکی زۆر زۆر وازەحی تیا بووە بۆیە ئەوەش بەشێک بووە لە سروشتی خۆم. بەڵام ئەعترافەکەم لێرەدا ئەوەیە سیاسی بێجگەرە لە باوەڕەکەی خۆی کۆمەڵگە تەسیری هەیە لەسەر بۆچوونی سیاسی. ڕەنگ بێ من ئەمڕۆ بۆچوونێکی زۆر جیاوازترم هەبێ لە چاو 2-3 ساڵ لەبوو پێش لەسەر مەوزوعی ژینگە. ڕەنگ بێ 2-3 ساڵ لەمەوە پێش زۆر مهتەم نەبوو بم بە مەوزوعی ژینگە. کاک دکتۆر هەڵۆ سەرۆکی دەستەی ژینگە بوو 2-3 ساڵ لەمەوە پێش زۆر لەگەڵ من هەوڵی ئەدا لەگەڵ حکوومەت هەوڵی ئەدا لەگەڵ ئەنجومەنی وەزیران هەوڵی ئەدا لەگەڵ هەموو لایەنەکان هەوڵی ئەدا هوشیارمان بکات لەسەر ئەو مەوزوعە. کێ توانیوێتی قەناعەتمان پێ بکات کە ئەم مەوزوعە پێویستی بە چارەسەرە ئەمڕۆ. خۆم نەبووم ئەوە نەبووم هەستام لە خەو بڵێم ئەو وەڵام زۆر مهمم با ئەمڕۆ ژینگە بکەین بە مەوزوع. نەخێر خەڵکی وەکو ئێوە بوون ڕێکخراوەکانی ناحکومی بوون کۆمەڵگەی مەدەنی بوو ئیعلام بوو داواکاری هاوڵاتی بوو. بۆیە ئەمە ئیشپشانیەدا کە سیاسی ئەگونجێ لەگەڵ داواکاری خەڵک ئەگونجێ لەگەڵ حملە ئەوەی کە کرا لە تەنجەرۆ حملەیەک بوو کامپینێک بوو. ئەو کامپینە تەسیری هەبوو. ئەو کامپینە من خۆم لە بیرمە لە کۆبوونەوەیەک ئەم دکتۆر هەڵۆیەکە لێرە دانیشتووە ڤیدیۆیەکی پیشان ئێمەیدا هەموومان تاسەن بەو ڤیدیۆیە تووشی شۆک بووین نەمانەزانی. بەڵام ئەو ڤیدیۆیە حکوومەت دروستی نەکرده بوو مەجموعە چالاکوانێک دروستیان کرده بوو هێنایە ناو کۆبوونەوەیەکی فەرمی پیشانی ئێمەیدا تەسیری کرد لەسەر ئێمە. بۆیە من لێرە بۆیە دەوری کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە ناحکومیەکان و چالاکوانەکان ڕێکخراو بنیان بە تاک بن تەسیریان هەیە لەسەر ڕەئی سیاسیەکی وەکو من تەسیریان هەیە لەسەر پەرلەمەنتارێک تەسیریان هەیە لەسەر ڕایگەشتی. بۆیە ئەو
تەباییە ئەو تەنسیقا ئەو پەیوەندیە بەردەوامە زۆر پێویستە لە بینی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە ناحکومیەکان و حکوومەت و بێگومان بە بەشی زانستی حکوومەتکە کە خوێندنی باڵا و زانکە و پەیمانگەکانمانە. دەستە خۆش بێت. کاقوبات هەر سەبارەت بە پرسی بە گرنگزانینی ژینگە هەمومان زۆر بەمان و پرسیارەمان هەیە کە بۆچی وەزارەتی ژینگە بچوو کراوەتەوە بۆ بە دەستەی ژینگە ئایا تەنها لە ڕووی زاراوە و چەمکەکەی کۆڕاوە یاخودۆتا لە ئەرک و پێگەشی کەم بۆتەوە؟ پێم وایە وەختی خۆی کە نامێ زۆر بگەڕێمەدوەوە بەس لێرە لە کوردستان دوو ئیدارەمان هەبوو ئەو دوو ئیدارەیە یەکی گرتەوە کابینەی پێنجەم بووە گەر لە بیرم بێت چلو شتێک وەزارەتمان هەبوو حکوومەتێکی حتا بڵێ گەورە بوو چکەن لە حەقیقەت دوو حکوومەتمان کرد بە یەک و هەندێک وەزارەت بڵێن ناڵێم دووبارە بوون بەس ئیتر حکوومەتێکی زۆر زۆر گەورەمان هەبوو چلو شتێک وەزارەت یەوە نییە تۆ ینی سینیشی پێ ئەبەی بڕێەوە بۆیە دوای ئەوە ئەو حکوومەتە تەخلیس کرا بچوو کرایەوە کە بچوو کرایەوە هەندێک وەزارەت دەمج کرا هەندێک وەزارەتیش کرا بە دەستە من پێم وایە کە وەزارەتی ژینگە کراوەتە دەستە هیچ ئەهمیەتی ژینگە لای حکوومەت کەمتر نەبووەتەوە بەعکسەوە کە بوو بە دەستە و کەسێکی بەڕێز وەکو دوکتۆر هەڵۆ و بەڕێزەکانی پێشە و بەڕێزەکانی دوای ئەویش کە ئیشان کردووە کە ئەم مەوزوعیان جوڵاندووە بە پشتیوانی ئێوە ئەهمیەتەکەی لە لای حکوومەت زۆر زۆر زیاتر بووە بۆیە من لەگەڵ زۆری و بۆری نیم وەزارەت بێ دەستە بێ لای من مهم نییە مهم جەوهەری ئیشەکەیە ئەو کەسە دڵسۆزانەی کە ئەو بەرپرسیارێتە ئەگرنە ئەستۆی خۆیان و بێگومان دیسانەوە ئەو ڕای گشتیەی کە دروستە بێتەوە چکن دەستەی ژینگە خۆ ئەتوانێت سیاسەت دابنێ ئەتوانێت چاودێر بێ خۆ وەزارەتە پەیوەندیدارەکانە کە ئەبێ پابند بن بە ڕێنمایەکانی دەستەی ژینگە وەزارەتی تیجارە و پیشەسازیە ئەبێ پابند بێ ئەبێ وەزارەتی سامانە سروشتیەکان پابند بێ بە ڕێنمایەکانیان وەزارەتی کشت و کاو پابند بێ بە ڕێنمایەکانیان شارەوانی پابند بێ بە ڕێنمایەکان هەموو دام و دەستگاکانی حکوومەت ئەبێ پابند بێ بەو ڕێنمایانەی کە دەرەچێ بۆی بەعزەر کە ئەبینین پرۆژەیەک دوا ئەکەوێت لە سلەیمانی هەمووی خەتای کاکتوانە نییە بەشێکی ئەو تند و تۆڵیەی دەستەی ژینگەیە کە ئەڵێ ئەم پرۆژەیە ناگونجێ لەگەڵ ئەم پێوەرانەی کە دانراون بۆیە ئەبێ کەرتی تایبەت ئاشنا بێ بەو ڕێنمایانە ئەبێ کەرتی تایبەتیش کە کاکسیروان لێرە لە ژووری بازرگانیەکان ضرورە کە بیر لە پرۆژە ئەکەنەوە کە بیر لە ئیسیسمارەکەنەوە هەر بیر لە دەوڵەمەندبوون نەکەنەوە بیر لەوە بکەنەوە کە چۆن بتوانن بەشدار بن لە پاک و خاوێن هێشتنەوەی وڵاتەکەمان شارەکەمان و لە هەمان کاتیشدا ئیشە بکەن کە ئیشێکی نمونەی بێ بۆ خۆیان و بۆ شارەکە. دەست خۆش بێت ئەمێ بێمە سەر تەجاوزات ئەو تەجاوزاتانی لەلایەن خەڵکەوە ئەکرێ لەلایەن گروپ و لایەنەکانەوە بۆ دروستکردنی ناوچەی پیشەسازی یاخود کارگە یاخود شوێنی نیشتەجێبوون تا چەند کاریگەری هەبووە لە تێکدانی پلانی حکوومەت بۆی ڕێژەی سۆزایی زیاد بکە. تەجاوزات دیاردەیەکی زۆر خراپە دیاردەیەکی خەتەرە بەڵام جۆرا و جۆری هەیە تەجاوزاتێک تەمان پێم وایە ئەگەر یەکێک لە هۆکارەکان ڕەنگ بە هەر ئێمەش بین وەکو حکوومەت ماوەیەکی زۆرە مەوزوعی عەرزدا بەشکردنمان وەستاندووە ئەوەش وای لێ کردووە خەڵک پێویستی بە عەرز بێ ئەچێ پارچە عەرزی کە دۆزێتەوە و گوریسی لێدانێ و سپەینە هەڵەسی سەرەکەین بڵۆکی بردووە و شیشی بردووە و بووەتە بینایەک و ئەو کاتە حکوومەتەکەوێتە بەردەم مووقیفێکی ئیحراجەوە ئەی ڕوخێنی نایڕوخێنی ئەی ڕوخێنی کەسێکی هەژارە فەقیرە بهاتووەتەوە ئەمەی کردووە نایڕوخێنی چاولێکەری ئەبێ مافیەگەری لێ دروستە بێ و زوڵم لە مڵکی گشتی ئەکرێ بۆیە پێم وایە دووسێ جانبی هەیە ئەمە لایەکی تریش هەیە هەندێک شوێن هەیە تاوی تر بوونەتە ئەمری واقع ئەوە سیتەکە ئەوە مێرگەپانە ئەوە شوێنی ترە بوونە بە شارۆچکە ئەبێ خزمەتگوزاریان بۆ ڕاکێشراوە چۆن بۆیان ڕاکێشراوە ئەو مۆزوعێکی ترە بەس بووە بە ئەمریکی واقع بەڵام هەیە ڤیلە و قەسر و شتیواشی کردووە کە ئەمە بەڕاستی ئەبێ ئێمە ئەو لێبێتەکەمان دابنین چۆن ڕێگری لەم دیاردا ئەکەین
چۆن دەرگای دابەشکردنی زەوی ئەکەینەوە بە شێوەیە کە ئەو کەسەی کە مستحق بێ کە پێشتر سوودمەند نەبوو بێ پارچە زەویەکی هەبێ و چۆن واش بکەین خزمەتگوزاری بگێنین. بەڕێزان ئێمە ئەمڕۆ لە وشکە ساڵیەکی خەتەرین و پێم وایە ئەوەندە دوعا بۆ موچە کراوە لەم چەند ساڵی ڕابردوو کەمتر دوعا بۆ باران کراوە. بۆ ئێمە لێرەوە داواکەین بۆ ساڵی داهاتوو تۆزێ دوعاکانمان هاوسەنگیەکی تیابێ بەردەوام بن بۆ موچە ئیشەڵا ئەو کێشەیە چارەسەرەکرێ بەڵام کەمێ دوعاش بکەین بۆ باران چکەن ئەمە ئەبێتە کێشەیەکی ترمان بۆ دروستەکە بیر لێدان. باوەڕ ناکەم هیچ شوێنێکەیە لەم عێراقە بەقەدەر کوردستان بیری لێدرابێ و ئەگەر ئەمە بە شێوەیەکی نازانستی بکرێ ئەمە خەتەرێکی زۆر گەورە بێت چکەن دیسان ئاوی پاک و ئاوی پیس تێکەڵاو بێ ئەوەش کێشەیەکی زۆر گەورەمان بۆ دروستە بێ. بۆیە دیسانەوە ئەبێ ئاگامان لە پانایەکە بێ ئەبێ ئیدارەی مۆزوعی وشکە ساڵی بدەین بە شێوەیەکەوە بەڵام ئەبێ ئاگامان لەوە بێ کە نەهێڵین ئاوی پاک و ئاوی پیس تێکەڵاو بێ بە چاودێریەوە بە وردبینیەوە ئاگامان لە مۆزوعی بیر بێ چکەن کە تەجاوزەکرێ حکوومەت ئاوی بۆ ڕاناگەشێ بیر لێ ئەیان بۆیە ڕەبتە هەمووی ڕەبتە بەیەکەوە. دەست خۆش بە وەڵامەکەت. کاقوبات لە کۆتاییە ئەمانەیە ئەوە بپرسین کە لەم هەوڵانەی ئەم دوایانەی تۆ بۆ چاکسازی و باشتر بوون پشکی شاری سلێمانی چ پشکێکی بەرەکە ژینگەی شاری سلێمانی؟ خۆی بەشێکی مۆزوعی چاکسازی لە ژینگە لە تاکەوە دەست پێەکە. من دوێنێ لە بیارە بۆ قوتابخانەیەکی خێرخوازێک لەوێ قوتابخانەیەکی دروست کردبوو قوتابخانەیەکی جوان پاک خاوێن دەستخۆشیم لێ کرد بۆ ئەو ئیشە جوانەی کە کردی بەڵام لەوێش داوام لە مامۆستا و خوێندکارەکان کرد ئەم قوتابخانەیە کە بۆیان دروست کراوە ئەبێ خۆیان پاک و خاوێن بیهێڵنەوە. ئەمە فەرهەنگە ئەم فەرهەنگەش لە ماڵەوە دەست پێەکە. ئەگەر ئێمە لە ماڵی خۆمان پاک و خاوێن بین لە شوێنی دەواممان پاک و خاوێن بین ئەو کاتە خاوێن ڕاگررتنی شار و شارۆچەکانمان ئاسانترە بێ. ئەو ڤیددیۆیە زۆر کاریگەر بوو ئەو جۆگە لە ئەوەمان بینی بە پاکی و دوای بە پیسی کە ئەو ڕێزانەی کە سەیران ئەەکەن زۆر ئاسانە چەند دقەیەک دوای خۆیان چوار دەوری خۆیان پاک بکەنەوە. حکوومەتیش ئیشی ئەوەیە ئەو خۆڵ و خاشاکە کۆ بکاتەوە بەس ئەمە فەرهەنگێکە ئەمە شتێک نییە کە حکوومەت بتوانێت بە زەبری هێزەوە بیچەسپێنێ و فەرزی کا بەسەر میلەتەوە. ئەبێجارێک خۆمان وەکو تاک باوەڕمان پێی بێ و پێم وایە تا مەترسی مەوزوعی ژینگە نەزانین ڕەنگ بێ زۆر بەمان باوەڕمان پێی نەبێ. بەڵام هەموو کەسێک ئەو ڤیددیۆی ببینێ هەموو کەسێک ئیشی چالاکوانەکان ببینێ هەموو کەسێک ئاشنا بکرێنەوە میدیا بەڕێزەکان ئەهمیەتێکی زیاتر بدەن بە مەوزوعی ژینگە تاکو خەڵک هوشیار بکەین بێگومان ئەو کاتە چاکسازیەکە کە لە ماڵەوە دەستی پێکرد زۆر ئاسانترە بێ بۆ دام و دەستگا فەرمیەکان جێبەجێی بکەن و پەرەی پێ بدەن. ئەمە هەموو کەسێک ئەگرێتەوە حکوومەت ئەگرێتەوە بە چاودێری و بە تونند و تۆڵکردنی مۆڵەتەکانیانەوە کۆمپانیەکانی خۆڵ و خاشاکیشەوە ئەبێ بە شێوازێکی سەردەمیانە ئەو خۆڵ و خاشاکە کۆبکانەوە. من لە بیرمە چەند ساڵێک و 2 ساڵ لەمە پێش کێشەیەکی گەورەمان هەبوو بۆ پاشماوەی بڵین کەرەستەی توبی کە بەکارهێنرا ئەوە تێکەڵاوی خۆڵ و خاشاکی تەبیعیە بوو ئەوە ئەمە کارەسات بوو. بەڵام ئێستا وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بە چاودێری دەستەی ژینگە ئەو تا ڕادەیەک ئەو مۆزوعە چارەسەر کراوە. بۆیە بەشێکی فێربوونە بەشێکی ئاشنابوونە بەشێکی ئەوەیە کە ئێمە هەمومان هەر کەسە خۆی لە خۆیەوە دەست پێ بکە خۆی بەرپرسیار بێ لە ئەو چوار دەورەی خۆی و حکوومەتیش بەرپرسیار بێ لە سیاسەتە عامەکە. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت دووبارە. ئێمە لێرە هیچمان نەماوە تەنها ئەمەوێت ئەوە بڵێم ئێمەوە بە تایبەت وەکو گەنج ئەم مەسەلەیەمان زۆر بە گرنگ وەرگرتووە چاوەڕێی ئیشی زیاترین لە ئێوە و لە هەموو لایەنەکان بە هیوای ئەوەی ئەم دانیشتنە سوودێکی باش بگەێنێت و دەرەنجامەکانی ببینین. من سپاستان دەکەم ئێوەی گەنج دەورێکی جوانتان هەبووە لەم پرسە و لە پرسی تریش داواتان لێ ئەەکەم بەردەوام بن. ئەمە پرسێکی نییە تەنها سنووردار کرابێ لە سلەیمانی
پرسی ژینگە، پرسی گۆڕینی کەش و هەوا پرسێکی جیهانیە، پرسێکە کە هەموو وڵاتەکانی جیهانەوە پێی سەرقاڵن، گەورەترین پرسە لە بینی وڵاتە زلهێزەکان. ئێمەش بەش ڕاستە ڕەنگە شوێنێکی بچووک بین لە چاو ئەو وڵاتە گەورانە، بەس کاریگەریەکی زۆرمانە بێ لەسەرەوەی کە بتوانین پاک و خاوێنی ڕابگرین و ژینگەی کوردستان و هی جیهانیش بپارێزین. بۆیە ئەمە ڕەنگ بێ بە هەندێک عەقڵیەت نەکرێ، بە عەقڵێتێکی گەنج سەردەمیانە کە بەشێکن لەو دنیا فراوانە بەسراونەتەوە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، لە ڕێگای گروپەکانەوە، لەگەڵ ڕەنگ بێ ژینگە دۆستێک لە ئەڵمانیا، ژینگە دۆستێک لە ئەمریکا یان لە سوید، بتوانین تەکنەلۆجیا، فەرهەنگ، سیاسەتی گونجاو کە پەیڕەو کرا و سەرکەوتوو بووە بێنینەوە بۆ کوردستان. خۆمان بینیمان ئەو کچە 12 ساڵیەکە چە کاریگەریەکی هەبوو لەسەر جیهان گرێتە. ئێمەش گرێتەی خۆمانمان هەبێ و ئێمەش ئەوەمانەوێ. بۆیە دەستخۆشیتان لێ ئەەکەم بەردەوام بن، ئیزعاجمان بکەن، زەختمان لێ بکەن. ئەگەر لاماندا لە سیاسەتەکانمان ئەوە بەڕێوەبەری ژینگە لێرەیە، ئەوە بەندەی مخلصتان لێرەیە، پێمان بڵێنەوە بارە لارەکەمان یارمەتیمان بن ئەو بارە لارە ڕاست بکەینەوە و من سوپاستان دەکەم. دەستان خۆش بێ، سپاس بۆ ئامادەبوون لێرە، سپاس بۆ هەمووان بژیت. دەستان خۆش بێ.